زۆرمان ڕاهێنانمان زۆرە. ڕاهێنانێک ترمان هەیە هەر بە کۆمەڵە کەرەستەی سادە و هەمان ئەو پەرداخانەیە کە ئێمە بەکارمانهێناوەتەوە. بۆیە ئەم پەرداخانشمان هێنا بۆیە ئێمە بزانین کە ئەم پەرداخانە تەنها یەک ئیشی پێ ناکرێت. ئەگەر بمانەوێت ئەتوانین زۆر ڕاهێنان و زۆر ئیشی پێ بکەین. و هەمان شێوە ئەوانەی تریش کە لە بەردەستمانە و کەرەستانی سوودی لێوەرەگرین وەرەقەی احتیاطیە بڕیومان و شێوە ئەندازیەکانمان لەسەر دروست کردووە بەم شێوەیە. ئەمە بەکارهێنین ئێمە بۆ ڕاهێنانی بیرەوەری. چۆن؟ وەکو پێشتر باسمان کرد لە ڕاهێنانەکانی ترا پێویستە ئەو دەرخوازەی کە لە بەردەستایە ئەو کەرەستانی کە تۆ ئیشت پێیەکەی پێویستە ئەو هەمووی بناسێت. و بۆ نمونە ئێمە ئەو کەرەستانی کە لە بەردەستمانایە هەمووی پێشتر مناڵەکەمان ئەیزانێ، بەڵام ئێمە ئیشی چی پێیەکەی؟ ئیشی بیرەوەری پێیەکەی. باشە کاکە دانیێڵ، باش ئەمە چییە؟ هەربژی. ئەمەیان چییە؟ باشە دەستخۆش، بازنە. ئافەرە. ئەمانە چی؟ پەرداخ. دەستخۆش. باش. ئەمە چی بوو؟ چوارگۆشە بوو. باش. ئەمەیان چی بوو؟ سێ گۆشە بوو. باش. ئەمەیان چی بوو؟ دەستخۆش. باش. ئەمەیان چی بوو؟ بازنە. ئافەر. باش. باش. یاکێشەکەمان لەکوێ بوو؟ باشە. دەستخۆش. ئافەر. بەنە دەستی. دەستخۆش. باسنەکەمان لەکوێ دانابوو؟ ئافەرم. دەستخۆش. باش. چی ماوە؟ سێ گۆشەکە لەکوێ بوو؟ ئافەرم. دەستخۆش. باشە. چوار گۆشەکەمان لەکوێ بوو؟ ئافەرم. هەربژی. دەستخۆش. دەستی هەربژی. دەستخۆش. بەزان ئامانجی ئێمە لەم دوو کورتە ڤیدیۆیی کە کردمان بۆ ڕاهێنانی بیرەوەری ئامانجەکەمان تەنها یەک شتە، بەکارهێنانی ئەو کەرەستە سادانەی کە لە ماڵەوە ئێمە بەکاریهێنین بۆ ڕاهێنانکردن بۆ مناڵەکانمان. ئێستا ئێمە وەکو بینین ئێمە کەرەستەمان زۆرە، هەموو کەرەستانەی کە ئێمە ڕاهێنانی پێیەکەین، بەڵام هەموو ئەمانە ئێمە ئەتوانین بە کۆمەڵشتی سادە لە ماڵەوە ئەنجامی بدەین. بۆ نمونە هەرم پەرداخانەی ئێمە لێرە بەکارمانهێنا لەم کورتە ڤیدیۆیە سێ ئیشمان پێکرد تەنها بە پەرداخانە. و ئەگەر تۆ بتەوێت ئەتوانی ئیشی زۆر زیاتریشی پێ بکەیت. ئێمە تەنها لە ڕاهێنانێکی بیرەوەری ئەتوانیمان سێ چالاکی پێ ئەنجام بدەین و بتوانین سوود بگەێنین بە مناڵەکانمان لە ماڵەوە. و ئێوەش دەتوانن هەر کەرەستەیەکتان لابوو لە ماڵەوە ئەتوانن سوودی لێوەربگرن بۆ شێوە ئەندازەیەکان بێ، بۆ ژمارە بێ، بۆ بیرەوەری بێ، بۆ ناسیم بێ، بۆ هەر یەکێک لەو ڕاهێنانە ئێوە ئەتوانن سوودی لێوەربگرن. ئەمە ئەتوانم بڵێم شتێکی بچوو بوو لەو کەرەستانی کە بەکارمانهێنا تەنها بۆ ئەوەی ڕاهێنانی بیرەوەری پێ بکەین. تەنها دوو ڕاهێنان بۆ ئێمە دەتوانین چەندین ڕاهێنانی پێ بکەین. بۆ هیوای ئێوە سوودان لێوەرگرت بێت. دەستان خۆش بێت.